خۆشەویستان بەردەوام دەبین نازانم ئەوکاران مندێک ئەبدەیت باز بکەین یان باشە ڕاستەخۆ دەچینە لای میوانەکەمان میوانێکی دیکەمان هەیە لە هەولێرەوە بەڕێز دکتۆر شێرکۆ کرمان توێژەری سیاسی مامۆسای زانکۆ پسپۆری سانسە سیاسیەکان یان لە سیاسەتی نۆدەوڵەتی دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان دکتۆر ئەلەوە دەست پێ بکەم دۆخەکە چۆن دەبینی من و تۆ زۆر زار گفتوگۆمان کردووە لەسەر دۆخی کورد لە ڕۆژاوا لە باکوور لە باسی پرسیاشتی باسی دەوڵات ئێستای تر خەریکە ئەها دەڵێ هەموم پرسانە پێکەوە گرێ دراون دۆخەکە چۆن دەبینی؟ وەڵا کاگرانکۆ دۆخەکە ئەگە بڵێم بە کورتی چۆن دەیبینم ئەوەیە کە هەر کاتێک لە داگیرکەرانی کوردستان بدرێ بە تەسەوری من دۆخەکە باشە نەک خراپە جا ئەگەر بە کورتەکەی بێ من دۆخەکە لەوە باش دەبینم بێزگە لەوەش کە ئەمە ڕۆژانی بەرەنگاربوونەوەی ڕۆژاوا دیمان کە یەکبوونێکی نەتەوەیی لە تەواوی ناوچەکە لە کوردستان لە دایاسپۆرا هاتۆتە پێش ئەمانە هەمووی دۆخێکن کە کورد ئامادەیی کورد دەردەبڕن لەم دۆخی ئێستاکەدا شەڕێک هاتۆتە گۆڕێ لە ناوچەکە کە شەڕی لە ڕاستیدا شەڕی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێراندا بەڵام ئێمە بەشێکین لەو ناوچەیە بەشێکین لە وڵاتی ئێران ئیدی حەز بکەین و حەز نەکەین پڕوشی ئەو شەڕە دوجار بە ئێمەش دەکەوێتن ئێستاش دەرکەوتووە کە مەسەلەن تا ئێستا چەندین هەوڵی موشک بارانکردنی یان ناردنی درۆن بۆ سەر هەولێر دراوە کەم تا زۆر ینی دۆخەکە بەو شێوەیە بەڕێوە دەچێکە حەز بکەیت و حەز نەکەیت ئیدی پڕوشکێکت بەردەکەوێتن. زۆر باشە دکتۆر ئەو لێدانانی کە دەیبینی پێ دوایە بۆ ڕوخانی نیزامەکە پێ دوایە لە سەرەتا بۆ ڕوخانی نیزامەکە بوو یان ئامانجی دیکەیە بوو بەڵام ئێستا ڕەنگە دۆخێکی تر بێ خۆی ئەگەر بەپێی لێدوانەکانی کە لە سەرکردە ئەمریکیەکان و لە ترەمپ و لە نەتەنیاهۆ و لە ئیسرائیلەکان دەردەچێ هەر لە سەرەتاوە و بەپێی جوڵەشیان دەردەکەوێتن کە دوو شێواز مامەڵەکردن هەیە لەگەڵ ئێراندا سیاسەتی ئەمریکا لە ڕاستیدا ئەگە من کورتی کەمەوە وای دەبینم کە ئەمریکا دەیەوێ ڕوخسار و ڕەفتاری ڕژێم بگۆڕێ نەک ڕژێم بگۆڕێ لەوەشدا دەیەوێت کە مەسەلەن با بڵێن لە ئاکامی لاوازکردنی ڕژێم لە ئاکامی لادانی با بڵێن توێژی یەکەم لە سەرکردایەتەکانی ئێران بە خامنەئیەوە بە سەرکردەکانی سوپای پاسدارانەوە کەسێکی دیکە ببێ بە جێگرەوە کە ئەمە ڕوخسارەکەی بگۆڕێ دەبێتە بە کەسێکی دیکە خامنەئی نییە مەسەلەن لاریزانی نییە کەسێکی دیکەیە ئەم کەسە چییە لەوانەیە مەسەلەن سەرکردەیەکی سوپای پاسداران بێ ڕەفتارەکەی بگۆڕێ ڕەفتارەکەی بگۆڕێت چییە ئەمریکا بە وازحی چەندین جار گوتوێتی ئێمە سێ چوار شتمان دەوێت لە ئێرانە یەکی چند دەستبەرداری سیلاحینەوەوی بێ ئەوی دیکەیان پشتیوانی چی دیکە لە پرۆکسەکانی نەکاتن چێ حەزبوڵڵا بن چێ حەشتی شعبی بن لە عێراق هاوکات دەستبەرداری سیستەمی موشەکی باڵستیکی و ئەوانەش بێ بەڵام بۆ ئیسرائیل ئەمە استراتیژیەتی ئیسرائیل نییە استراتیژیەتی ئیسرائیل بە تەواوی جیایە استراتیژی ئیسرائیل لە ڕاستیدا نەکرد لاوازکردنی ڕژێمە بەڵکو ڕوخاندنی ڕژێمە چونکە ئەو پێی وایە تەنیا بە ڕوخاندنی ڕژێم و هەڵۆشاندنەوە و هەڵتەکانەوەی ئەم ڕژێمە دەتوانێت زەمانەتی سەلامەتی خۆی بکاتن لە هێرشەکانی و ئەمڕۆ و دوێنێکە و داهاتووی ئێراندا. دکتۆر ئەوەی کە دەڵێی ئەمریکا دەیەوێ ینی پەلوپۆی ئەو نیزامە بکە ینی دەست و قاچی ببڕێ شکل و شێوەکەی بگۆڕێ ینی بەڵام مامەڵەی لەگەڵدا دەکا پێ دوایە دوای ئەم چوار ڕۆژە جەنگە دوایە و دەستدرێژیە دوایە وەڵامدانەوەی کۆماری ئیسلامی ئێران دوایی کوشتنی ڕابەری وڵاتەکە خامنەئی دەرفەت ماوە بۆی کە مامەڵە لەگەڵم نیزامەدا بکرێ بەڵام بۆ شێوی کە تۆ دەڵێی بیری خۆی بگۆڕێ ئایم نیزامە دەرفەتی ئەوەی ماوە کە بیری خۆی بگۆڕێ زۆر زەحمەت بووە کاگرانکۆ پرسیارەکە زۆر وەجیهە بەڕاستی چونکە ئێمە دەزانین
لە چەند ڕۆژی ڕابردوو داوای ئێران کردوویەتی من لە یەکدوو شوێنی دیکەش باسم کردووە کە بە شەڕی شەلم کوێرم کەس نابوێرم ناوزەدم کردووە. ئەم شەڕە ئەم جارە وا هەزەکەم کە پەلەقاژەی مەرگە هەر بۆیەشە کە مەسەلەن هێرش دەکاتە سەر سعودیەی هێرش دەکاتە سەر هەموو وڵاتانی کەندا و هێرش دەکاتە تەنانەت سەر عومان کە لە ماوەی لانی کەم سە ساڵی ڕابردوودا وەک وڵاتێکی بێلایەن ناسراوە. تەنانەت ئێران ئەو وڵاتە بوو کە داوای لە ئەمریکا کرد کە مفاوەزەتەکانی لە تورکیاوە بگوازێتەوە بۆ عومان چونکە متمانەی بە عومان بوو. ئەو ئێستا هێرشی کردوتە سەر عومانیش مەسەلەن هێرشی کردوتە سەر قاعدەی ئەنجەرلیک هێرشی کردوتە سەر قوبرس هێرشی کردوتە سەر هەرێمی کوردستان هێرشەکە مەبەستی لەم شتەش ئەوەیە کە فەوزایەکی گەورە دروست بکاتن لەو فەوزایەدا ئەو بتوانێت لی دەرباز بێ. بەڵام من پێم وایە ئاکامی ڕەتفعلی خراپی لێکەوتۆتەوە ئەویش بەو مانایە کە دوژمنی یەکجار زیاتر بۆ خۆی دروست کردووە. وڵاتانی کەندا و کە لانی کەم تا ڕۆژێک پێش شەڕەکەش بەرگریان لەوە دەکرد کە نابێ لە ئێران بدرێ. سعودیە و قەتەر و ئیمارات بە تایبەتی ینی هەوڵەکان بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە ئەم شەڕە هەڵنەگیرسێ کەچی ئەوان لە ڕۆژی یەکەمدا موشک و درۆنیان ڕاوان کرد بۆ سەر سعودیە و بەڵام دکتۆر پێوانە دیاریشەکەم مەبەستیان پێدوانێ ئەمە پەیوەندی بەوەیە زانیارەکان بە نیزامی ئێرانی گەشتۆتەوە کە ڕاستە لەسەرەوە و تویانە نابێت جەنگەکە ڕوو بداوە بێ ئاگر بەس بکرێەوە. بەڵام لە ژێرەوە زانیارەکان ئێستا ماژە بۆ دەکەن دەڵێن پەمپی دۆناڵد ترەمپیان داوە سعودیە و هەندێک وڵاتی دیکە تویانن لی بدە فرسەتە بەهێزە بێتەوە لی بدە و پارەکەشیت بۆ دابینەکەین ئێمە. ئەنا من پێم وانە کە سعودیە و ئەوانە لەگەڵ ڕوخانی ڕژێمدا بوو بن بە هیچ شێوەیەک بەڵکو لەگەڵ لاوازکردنی ڕژێمدانە لەگەڵ ئەوەنا کە ئێران هەڕەشە نەبێ بەسەریانەوە. بەڵام لەگەڵ ئەوە دانین کە ناسەقامگیریەکی یەکجارەکی بێتە گۆڕێ لەو ناوچەیەدا. ڕوخانی ڕژێم بەڕاستی دەبێتە مایەی ئاشوبێک دەبێتە مایەی تێقشقژانێک دەبێتە مایەی ئەگەرەکانی دابەشبوونی ئێران ئەگەرەکانی دروستبوونی ئەوەی کە پێی دەگوترێت دەوڵەتێکی فشۆڵ دەوڵەتێکی ناسەقامگیر دەوڵەتێکی ئەوەی ئینگلیزەکە پێ دەڵێن فەیل ستەیت. بەڵام ئەوەیان لە قازانجی کوردایە بەڕاستی ینی کورد لە قازانجی ئەوەیە کە ئێرانێک بێتە حکوومەتێک بێتە سەرکار کە توانای بەڕێوەبردن و ئیدارەدانی ناوچەکانی نەبێتن کورد بتوانێت هەناسەیەک بدا کورد بتوانێت ناوچەکانی خۆی ئیدارە بدا کۆنتترۆل بکە ئەمە لە قازانجی کوردە. بەڵام سعودیەکان و ئیماراتەکان ئیمارات دیدی لەوە لەگە سعودیە جیایە بەڕاستی چونکە ئیمارات و سعودیە هەرچیان ئیمارات و ئیسرائیل هەرچیان حەزەکەن کە ئێران دابەش بێ. ئەم دوو هێزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕاستی ئیشەکەن لەسەر هەڵەشاندنەوە و ڕژێمەکە حکوومەتە گەورەکانی یان دەوڵەتە گەورەکانی ناوچەکە ئەگەر نەتوانن دابەشیشی بکەن بەڵکو هەوڵ دەدەن کە هێزی با بڵێن ئەتراف دروستکەن ینی هێزە ئەترافەکان ببن بەوەی ینی لاوازکردنی حکوومەتی ناوەندی. بەڵام لە بەرابەر ئەوەدا تورکیا و قەتەر هەمیشە لەگەڵ ئەوەدان کە حکوومەتێکی مرکزی بەهێز هەبێ لە وڵاتانەدا. جا ئیسرائیل و ئیمارات دیدەکان لەگەڵ دیدی کووردا یان بەژەوەندەکان لەگە بەژەوەندی کووردا یەک دەگرێتەوە. بەڵام ئەمریکا و تورکیا و با بڵێن سعودی و قەتەر لەگەڵ ئەوەدان کە ئێران بێهێز بکرێ بەڵام هەڵنەوەشێتەوە پارچە پارچە نەبێت چونکە پێیان وایە لە قازانجی واندانە. باشە دکتۆر ئەم ترسی تورکیا لەوە سەرچاوی گرتوەکانێک دەڵێن دوای ئێران سەرەی تورکیا خۆی ئەگە سڕەشی نێتن هەر بۆ خۆی تورکیا بە سروشت لەبەر ئەوەی بە تایبەتی لەم ناوچەیەدا پرسی کورد ئاراستەی سیاسەتی دەرەوەی تورکیا دەکا. ئەوە مانای چیە؟ مانای ئەوەیە کە تورکیا دەبینێ کە داخۆ کورد لەم شتەدا چی قازانج دەکاتن بۆیە ترسی لێتی مەسەلەن ئەو هێرشانەی سەر ڕۆژاوای کوردستانیش لە ڕاستیدا هاوکات بوون دیارە مەبەستم هاندانی ڕژێمی سووریا بۆ هێرشکردن بۆ سەر ڕۆژاوا و یارمەتیدانی ڕژێمی سووریا بۆ هێرشکردن بۆ سەر ڕۆژاوا مەبەستی ئەوە بوو کە مەسەلەن ئەو دەیزانێت لە ئێران دەدرێ دەیگوت ئەگەر ئەزمونێک لە ڕۆژهەڵات دروست بێ و ئەزمونێکیش ئەوە لە باشوور هەیە و ئەو ئەزمونەی
ڕۆژاواش بمابایەوە وەک خۆی بۆ ئەو هەڕەشە دەبوو تاکە ئەزمون یان تاکە ناوچەی کوردستان کە بە داژیکراوی کامل دەماوە باکووری کوردستان بوو لەبەرەوە ئەو شتەی زۆر پێ ناخۆشە بەڵام ئایا نۆبەی دێیان نۆبەی من نازانم من بۆ خۆم بەڕاستی بە دووری دەبینم کە بەریەکەوتنی ڕاستەوخۆ لە نێوان ئیسرائیل و تورکیا ڕوو بداتن ئەوەی کە هەیە لە نێوان ئیسرائیل و تورکیا لە ڕاستیدا بەریەکەوتنی نفوزە ینی و پێشمە بە جۆرێک لە جۆرەکان لەسەر نفوز لەسەر قەڵەمڕەویەکانیان پێک دێن لە سووریاش تا ڕادێک پێکاتون لەسەر ئەو پرسە مەسەرەن باشووری سووریا بۆ ئیسرائیل بێ و باکووری سووریاش بۆ تورکیا بێ یان نظامەکە نزیک بێ لە تورکیای جا لەوانەیە بەردەوام ئەم ململانەیە ڕوو بداتن ئەگەرەکانی ئەوەی کە تورکیا سڕی بێ یان نۆبەی بێ یان لێ بدرێ بەڕاستی پەیوەستە بەوەی کە داخۆ لێرە بەدواوە تورکیا چه هەڵوێستێکی ڕاستە و خۆ لە بەرابەر ئیسرائیل دەنوێنێ تا ئێستا کاگرانکۆ حەزەکەم ئەو قسێ بکەم تورکیا بە هیچ شێوەیەک هەڕەشە نییە لەسەر ئیسرائیل نە لەسەر ئابوووریەکەی نە لەسەر سیاسەتی نە لەسەر استراتیجی تورکیا ئەوەی هەیە و نیەتی گوتارێکیشی با بڵێن بۆ هاندانی خەڵک و بۆ هاندانی بۆ تەنانەت بۆ چاواشەکردنی خەڵک و بۆ گەمژاندنی خەڵکەکەەوەی ئەو گوایە نظامێکی ئیسلامیە و دژی ئیسرائیلە پەیوەندیەکانی وەک خۆیەتی بازرگانی وەک خۆیەتی ینی لە هیچ شوێنەکە ئەوە نەبووە ینی ململانەیەکی گوتاری لە بینیاندا هەیە لەگەڵ ململانەیەکە لەسەر ئەرزواقیشە ململانەیەکی قەڵەمڕەویە کە من پێم وایە لە مفاوەزاتە دەتوان ئەو پرسانە یەکلای بکەنەوە باشە دکتۆر هەندێک دەڵێن هەر چوونە نێو هاوپەیمانیەی پاکستان سعودیە تورکیا بۆ خۆی ئەنی بەربەرژەوەندیەکانی ئیسرائیل دەکەوێت ڕاستە تورکیا ڕەنگە نەیوێ بە هیچ شێوەیەک و ململانەیە دروست بێ بەڵام دوجار ڕەفتارەکانی مامەڵەکردنی ڕۆیای بۆ فراوانخوازی و پاوەندخوازی بەر استراتیژی ئیسرائیل دەکەوێت ئیسرائیل لەمەی پێ قوبوڵ نییە منیش هاوڕام لەوەدا بەڕاستی چونکە ئیسرائیل بە هیچ شێوەیەک نایەوێ پچڕاندنی هیلالی شیعی و لاوازبوونی بەرەی شیعی و ئەوەی ناسرااو بە بەرەی مقاومەتەوەی کە ئێران سەرکردایەتی دەکرد ببێتە هۆکاری ئەوەی کە بەرەیەکی دیکە دروست بێ کە بەرەی سونی بێ کە لە تورکیاوە بەناو سووریادا بە ئوردندا بە سعودیەوە درێژ بێتەوە بۆ پاکستان ئەم بەرەیە لە ڕاستیدا لەوانەیە خەتەری گەورەتر دروستکەن لەسەر ئیسرائیل چونکە ئەوەی کە ئیسرائیلی نیگەران کردبوو لە ڕاستیدا هەر ئەو کۆریدۆرە بوو کۆریدۆر مەبەستم ئەو مەمەڕەیە کە لە تارانەوە بە بەغدا و ئەو ڕێڕەوە لە بەغداوە دەچوو بۆ دیمەشق و دەچوو بۆ باشووری لوبناان ئەم ڕێڕەوە پچڕێنرا بەڵام ئەمە ڕێڕەوێکی باریک بوو ڕێڕەوێکی ینی زۆر گەورە نەبوو بەڵام بەرەی سونە ئەگەر دروست ببێ بەرەیەک دەبێتن کە چوار تەوقی ینی بە تەواوی تەوقی گەمارۆی سنوورەکانی ئیسرائیل دەدەن لەبەرەوە ئەوە زۆر خەتەرێکی گەورەترە بۆ ئیسرائیل جا ئەمە ئایا تورکیا لە ڕاستی دەیەوێ ئەو شتە بکاتن کە ئەو هەڕەشەیە بێ لەسەر ئیسرائیل یا وەک هەر گوتم ینی بۆ چاواشەکاریە ئەگەر کردداری با بڵێن فعلی بنوێنێ لەو بۆ ئاراستەیە من دڵنیام نۆبەی دێ بەریەکەوتن ڕوودەدا لە هەری بەریەکەوتنیشیش من پێم وایە دیسان دووبارە ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل دەکات نەک تورکیا بەڵام ئەمریکا حەزی لەو بەریەکەوتنە نییە باشە گەڕینەوە بۆ ئەو هەڵدەگرین بۆ کاتی خۆی نەمرین ئەویش دەبینین دکتۆر بگەڕێنەوە بۆ ئەو جەنگەی ئێستاوی کۆماری ئیسلامی ئێران پێ دوایە نیزامەکە لە کۆتاییەوە نزیکەیان لەسەر پێوەستانەوە من پێم وایە سەرەتاکانی ڕوخانی ڕژێم هەندێک ئاماژەی دەرکەوتووە بەڵام ڕژێم بەم ئاسانیە ناڕوخێن ڕژێمی ئێرانی لە ڕاستیدا لانی کەم 120 خەڵکی ئێرانی بە شێوەیەکی عقائیدی لەگەڵدا یعنی بنکەی فراوانە یعنی نظامێک نییە کە لە کەسێک پێکاتوی و کەسەکە بکوژری و لە ناو بچێ و تەفروت بۆ نظامێکەکە هەندێک دەڵێن ترم لەوەدا باڵەدا چوو چۆن هەندێک دەڵێن ترم لەوەدا باڵەدا سینناریۆی ڤەنزوێلا کە مادۆرۆی هەڵگرت و بالیکۆپتەر
سیناریۆی سووریاش بۆ ئێران تۆزە زەحمەتە بەڵام مانە ئەوە نییە کە ئێران ناڕوخێ لە ڕاستیدا ئێران دەڕوخێ لەبەر کۆمەڵێک هۆکار یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە ناڕەزایەتێکی ێزگار زۆر لە ناو خەڵکی ئێرانیشتا بوونی هەیە بەڵام ئەوە بەو مانای نییەوە گوتم کە کۆمەڵێک کەسیش نین کە بەرگری لەم نظامە دەکەن ناڕەزایەتەکانی ئێران خەتەرەکەی لەوەدا لە دژی ڕژێم خەتەرەکەی لەوەدایە کە لە ئاستی سیاسی دەرچووە لە ئاستی سیاسی مەبەستم چییە لە ئاستی سیاسی دەرچووە بەو مانایە کە ناڕەزایەتەکان تەنیا ئەوە نییە کە داوای ئازادی بکەن و داوای مافی مرۆڤ و داوای لادانی حیجاب بکەن لە ڕاستیدا لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا و بە تایبەتیش 2 ساڵی ڕابردوودا برسیبوونی خەڵکەکەیە وای کردووە کە ئەم ناڕەزایەتی گەورەیە دروست بێتن یعنی ئێمە دەزانین ناڕەزایەتەکان دوایەنین ناڕەزایەتی لە بازاری تارانەوە دەستی پێکرد یعنی ئەمە سەرمایه‌دارە هەرە گەورەکانی ئێران ئەوانیش بێزار بوون لەو دۆخێکی ئێستا ئێران یان ئێرانیەکان تێکەوتون جا من مەبەستم لەو قسانە ئەوەیە کە بڵێم بێزاریەکی زۆر لە ناو خەڵکدا ئامادەیەکی خەڵک بۆ ئەوەی کە ڕژێم بگۆڕێ فشارێکی زۆری دەرەچی لەلایەن ئیسرائیل و ئەمریکا لەم شەڕەدا ئەگەرەکانی ڕوخانی ڕژێم زیاد دەکاتن بەڵام بەوە زیاد دەبێت کە ئەم لێدانە بەردەوام بێ من پێم وانێ بە لێدانی ڕۆژێک و 2 ڕۆژ و 10 ڕۆژ و تەنانەت بگاتە دەبێت لە 2 هەفتە و 3 هەفتە و لە دوای مانجێکە مەسەلەن لەوانەیە ئاساری داڕمان و داتەپینی ڕژێم دەرکەوێت وەک ئەوەی کە لە عێراقیشا دیمان مەسەلەن چەندین ڕۆژ مەسەلەن لە ئاسمانەوە لە عێراق دەدرا بەڵام دوجار کاتێک کە هێرشی با بڵێن پیادەیی کرا ئەو کاتە ڕژێمەکە ڕووخا ڕژێم بە لێدان لە ئاسمانەوە ناڕوخێ بە هیچ شێوەیەک بە 2 شێواز دەڕوخێ یەکیشان ئەوەیە کە من پێم وایە ئەگەرەکانی ئەوەی هەیە بۆ پاراستنی وڵاتانی کەنداو ئەمریکا لە کەنداوەوە هەندێک ناوچەی بەری ڕۆژهەڵاتی کەنداو دەگرێ و لە کوردستانیشەوە و لە بەلوچستانیشەوە و لە عەرەبستانیشەوە هاوکاری ئەو هێزە ئۆپۆزیسیۆنانە دەکات ئۆپۆزیسیۆنی ئەهوازی عەرەبی و بەلوچستان و کوردستان دەکاتن لەوێەوە ئیدی سەرەداوەکانی داڕمانی ئەوەی کە من ناوم لێناوە یان پێی دەگوترێت دۆمینۆ ئیفێکت یعنی ئیدی لەوێەوە وردە وردە ڕژێم دەڕوخێ بەڵام بەبێ ئەوەی کە ئەم ئەمریکا جوڵەیەکی سەربازی بکە بەبێ ئەوەی کە کورد و بەلوچ و عەرەب جوڵەیە بکەن نیزام بە لێدان لە ئاسمانەوە ناڕوخێ دکتۆرەر پاڵپشت بۆ قسەکانی بەڕێزت بەرپرسێکی سەربازی ئەمریکی ئەوەی نەشاردوێتەوە دەڵێت داوا لە 50,000 سەرباز مارێنزی تایبەت کراوە کە ئەرکێکی تایبەتیان پێ دەستپێردێ وەکو ئاماژەی پێکردووە کە ئەوەرکە دەبێت ڕزگارکردنی جیهان لە نیزامێک کە 45 ساڵە هاوڵاتی ئەمریکی دەکوژێ و مەترسیە لەسەر دۆستەکانی ئەمریکا دیارە دەقیق مەبەستی ئەوەیە کە ڕەنگە هێزی پیادە بێتە ناوە پرسیارەکە لێرەدا ئەوەیە هەندێک دەڵێن ئەگەر هێزی پیادە بێتە ناوە بێ بە جەنگی پیادەیی ئەرکەکە زۆر قورستر دەبێت لەبەرەوەی لە ئێراندا ینی جەنگێکی عەقیدەیی هەیە بۆ نمونە ئێستا کە خامنەیی کوژراوە پێیان وایە کە ڕابەری ڕۆحی دینی ئەوان کوژراوە وەکوەڵێ وەکیلی ئیمام مەهدی کوژراوە لە عەقیدەی ویلایەتی فەقیها ڕابەر ینی خۆ دەزانی موەکیلی ئیمام مەهدیە هەتا ئەو ڕۆژەی کە خۆی دەگەڕێتەوە لە عەقیدەیەواندا هەنا من دڵنیام لەوە کە ئەوە بە ئاسانی ناچێتە سەر بە ئاسانی ڕوو نادا ینی نەڕوخانەکە بە ئاسانی ڕوودەدا نە تەسلیم بوونی ئەو گروپە عەقیدەیە بە ئاسانی تەسلیم دەبن بەڵام من پێم وایە جارێ ئەگەر قسە لەسەر ئەو 50,000 کەسە بکەین کە گوایە حرەکەیان پێ دەکرێت من پێم وایە بۆ پاراستنی هورموزە ینی بۆ داگیرکردنی بەری ئەو بەری هورموز بەری دیوی ئێرانی هورموز بۆ ئەوەی دڵنیابن لەوەی کە نەوت تێپەڕ دەبێت لە هورمزەوە ینی هاوکات دەبێتە هۆکاری پاراستنی سعودیە و ئیمارات و بەحرین و قەتەر و کوێت و ئەوانە بەڵام هەمان ینی بە دوورخستنەوەی ئێران لە بەری ڕۆژ هەڵاتی کەنداو بەڵام ئەم هێرشە دەبێتە مای زیاتر هاندانی کورد و عەرەب و بەلوچ بۆ ئەوەی ڕاست ببنەوە لەوێدا
ئەگەرەکانی ڕوخانی ڕژێم دەست پێ دەکاتن بەڵام بە دڵنیایی بەبێ باز نابێ ینی شەڕ ڕوو دەدا خوێن دەڕژێ بە دڵنیایی ینی من پێمانە بە ئاسانی ڕژێم بڕوخێ وەک ئەوەی کە ڕژێمی ئەسەد ڕوخە بەڵام دەبێ ئەوەش بزانین کە لە هەر کاتێکدا کە ڕژێمێک لە ناو خۆ شەرعەتی لەدەستدا بە ئاسانی ئیدی ناتوانێت بەرگری لە خۆی بکە نظامی ئێرانی بەڕاستی بە تایبەتی دوای کوشتنی ئەو 50,000 کەسەی لە ماوەی دوو هەفتە پێش ئێستا لە کاتی خۆپشاندانەکانە شەرعەتی لە ناو خەڵکی ئێرانە نەماوە. باشە دکتۆر بۆ کورد دۆخەکە وا دەردەکەوانی ئۆپۆسیۆنی کوردی یان هێزە کوردیەکان لەم ئۆپۆسیۆنەکانی تر ڕێکخراوترن بەڵام جم و زۆڵیان نابینرێ تۆمە بۆچی دەگەڕێنیتەوە بە بڕوای تۆ دەترسن هێشتا بەگومانن ڕفتاری ئەمریکایان دیوە لە وڵاتی دیکە لەگەڵ کووردا یان بۆچی دەیگەڕێنیتەوە؟ وەڵام من باشتێ بڵم ینی زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە ڕفتاری ئەمریکا لە ناوچەکەدا ئێمە دەزانین کە ڕفتاری ئەمریکا خراپ بێ باش بێ بەڵام باشوور بەرهەمی ڕفتاری ئەمریکا ڕۆژاوا بەرهەمی ڕفتاری ئەمریکای بوو ینی ئێمە وەک مانەوەمان وەک دروستبوونمان لە ئاکامی ئەو دەستوەردانانە بووە کە ئەمریکا کردوێتی جا ئێمە خراپمان کردوکەوەمان کردووە من پێمانی خراپمان کردوێ من پێما سەرڕای ئەو هەموو با بڵێن کەم و کورتەی کە لە باشوور و لە قوارەی هەرێم و لە حکوومەتی هەرێمدا هەیە بەڵام ئێمە بەوەی کە لە بەرەی ئەمریکا بوونی لە دژی نظامی سەدام حوسێنە قازانزمان کرد لەو بەرەیدا لەبەرەوە کوردیش لە ڕۆژە هەڵاتی کوردستان ئەگە بچێتە بەرەی ئەمریکا قازانز دەکاتن من پێم وانە زەرر بکاتن بەڵام من پێم وایە کە جۆرێک لە تەحەفوزێک هەیە لەوەدا کە ئایا ئەمە دەبێتە مایەی ئەوەی کە هەر جوڵەیەک دەبێتە مایەی ڕوخانی ڕژێم یەکجارەکی یاننا ئەمە یەکێک ئایا ئەمریکا بەردەوام دەبێت لەو شەڕە یاننا ئەمە بەڕاستی وەڵامەکەی لای منێ من نازانم بەڵام من ئەوە دەزانم لەو گەمەیەدا ئەگە تۆ بەشدار نەبی هیچ دەست ناکەوێت دکتۆر لە ڕۆژاوای کوردستانی شەروا بوو یعنی لە ڕۆژاوای کوردستان ئەگە تۆ نەبووای بە کەپشی فیدایی شەڕ لە دژی داعش هیچ دەست نەدەکەوت لێرەش کاتی خۆی کە تورکیا ڕێگەی نەدا هێزەکانی ئەمریکای خاچی تورکیا بەکاربێنن و حکوومەتی هەرێم و هێزەکانی پێشمەرگە بڕیاریاندا کە ئەو شتە بکەن ئەو شتیان دەستکەوت کە ئێستا بەرهەمەکە ئێستا ئەمڕۆکە دەیخۆین یعنی تۆ زۆر بترسی لە ڕاستیدا من پێم وانە لە قازانجی کووردا بێ بەڵام بە دڵنیاییەوە داخۆکەی حرەکە دەکرێت دوو ڕۆژی دیکە دەکرێت سێ ڕۆژی دیکە دەکرێت من پێم وایە بەڕاستی کورد لە دوو ڕۆژ سێ ڕۆژ لە ماوەی هەفتەی داهاتوودا کەمتر لە هەفتەیەک ئەم حرەکەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەبیندرێت. باشە دکتۆری دیۆمێکی کوردیە دەڵێن ئەها خۆت مەکە بە سوورەی بەرلەشکرانێک دەڵێن کورد نابێ خۆی بکا بە سوورەی بەرلەشکر ئەو دەست پێش خەربێ لەمەدا تۆ دەڵی نابێ بیشترسین ئەگەر بترسین دەستکەوتمان نابێ دواتر وەڵام من پێم وایە ئەگەر لەسەر بنەمای پەند بڕۆین کورد پندێکی هەیە دەڵێ کردەی پەشیمانی بە لە نەکردەی پەشیمانی ینی شتێ بکەی باشترە لەوەی کە چاوەڕێکی دواتر پشەمان بیتەوە لەوەی کە نەیکەی من پێم وایە با بە شێوەیەشکە دەری ببڕم کاگڕانکۆ کورد بکەری گۆڕانکاریەکان نییە نە لە وڵاتەکانی کە داگیریان کردووە نە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە ئەو بکەرە نین کە بتوانین ئاراستەی گۆڕانکاریەکان بکەین بەڵکو ئێمە دەتوانین یاریەک بکەین لەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە دێنە پێش یعنی کاتێک کە عێراق ئەمریکا هاتە عێراق تۆ دەتوانین لەوێدا یاریەک بکەیت بەڵام ئێمە چەندین ساڵ لە دژی نظامی عێراقیە شەڕمان کرد توانیمان هیچ بکەین نەخێت دەمان ینی شۆڕش لە سەردەمی با بڵێن شۆڕشی نوێ لە قۆناغێکە هەندێک ناوچەی ئازاد کرد بوو ناوچەی لە ژێر دەستا بوو ئەو قۆناغە بوو کە ئێران عێراق مەشغولی شەڕی ئێران بوو دواتر کە شەڕی عێراق ئێران نەما یەکسەر توانی ئێمە نەکرد بپلیشێنێتەوە بەڵام ئێمە بە چی هەناسەیەکمان خواردەوە جارێشتی کە بەوەی کە بووین بە بەشێک لەو گەمەیەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا دەیکاتن تو ئێستا کە لەو گەمەیەدا بەشدارینەکەی بەڕاستی هیچی دەست ناکەوێت
جا زەرەر دەکەی یان 100% قازان دەکەی یان 100% زەرەر دەکەی من نازانم بەڕاستی، بەڵام من 100% دەزانم بەشداری گەمەکە نەبیت هیچ دەست ناکەوێت. یعنی تۆ بژاردەشت نییە، ینی تۆ ئەو هێزت نییە کە بتوانانی ڕژێمی ئێرانی بڕوخێنی، ئەو هێزت نییە کە کوردستانیش ڕزگار بکەیت، بەڵام بە هاوکاری ئەمریکا و ئیسرائیل لەوانەیە بتانی پێگەیەک بۆ خۆ دروستکەی، ئەزمونێک بۆ خۆ دروستکەی کە دواتر بەکاری بێنی ئەم ئەزمونە جا ئەزمونێکی فێدرالی لێ دروست دەکەی وەکەوەی کە مەسە لێرەمانە دەوڵەتیش سەربەخۆی لێ دروست دەکەی، ئەمەش هیچ دیکەیە، بەڵام بە بێ پشتیوانی ئەوان ئێمە ناتوانین ئەو کردێ ئەو کارەیە بکەین کە ببێتە مایە چ ڕزگاربوونی کوردستان، چ بە فیدرالبوونی کوردستان، چ ڕوخانی ڕژێمی ئێران. دکتۆر ماڵپەری ئەکسیۆز دۆنێ زانیارێکی بڵاو کردەوە، زانیارەکەی وەکو بۆمبێک وا بوو. باراگرافێت ڕۆژنامە نووسێکە نزیکە لە بەڵین سەرکردایەتی ئەمریکاوە لەگەڵ زۆرێک لە سەرکردەکانی ژیانیژا پەیوەندێکی باشیە. زانیارێکی خستۆتە ڕوو دەڵێ دۆناڵد ترامپ قسەی کردووە لەگەڵ سەرکردایەتی سیاسی کووردا بە دیاریکراوی ناوی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ماسۆد بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان هاتووە. کاک مەسعود وەکو سەرۆکی پارتی، کاک بافڵ وەکو سەرۆکی یەکێتی قسەیان لەگەڵدا کراوە، هەڵبەتە وەکو سەرکردەی کوردیش قسەیان لەگەڵدا کراوە، نەک وەکو هیچ تەنادوێزی سیاسی. حەزەکەم زان خوێندنەوەی تۆ بۆ ئەم پەیوەندی تەلەفۆنیە چیە؟ هەندێک دەڵێن پەیوەندیە کە یعنی ئینسان جاری وایە لە دۆخێکدا حەز ناکەم پەیوەندی بۆ بێ، بەڵام هەڵگرتنی و جوابدانە و جواب نەدانەوەی هەر زەحمەتە. تۆ خوێندنەوە چییە بۆم پەیوەندی تەلەفۆنیە ئەگەر وابێ دڵپەر هەڵبەتە، چونکە هەڵپەر یەکسیز بڵاوی کردوەوە هێشتا دامەزراوەیەکی فەرمی نەیوتوە ئەم پەیوەندیە کراوە یاخودنا. خۆی یەکەم ئێمە دەبێت ئەوە بزانین کە پێگەی هەرێم بە تاوێتی لە پرسی ئێرانە پێگەیەکی بەهێزە. هەرێم لانی کەم 400-500 کیلۆمتر سنووری هەیە لەگەڵ ئێرانە. لەم قۆناغەدا ئاسمانی هەرێم ئێستا کە بەکاردێ لەلایەن فڕۆکەکانی ئیسرائیل و لەلایەن فڕۆکەکانی ئەمریکاوە. هەر هێرشێکی زەمینی بکرێتە سەر ئێران لەوانەیە یەکێک لەو شوێنانی کە بەکار بێ هەرێمی کوردستان بێ. هەرێمی کوردستان ئەم دوو حیزبە هەروشیان هەم یەکێتیش و هەم پارتی کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران هەیە. لەبەر ئەوە و ینی لەبەر جیۆپۆلیتیکی ناوچەکە و لەبەر کاریگەری ئەم حیزبانە لەسەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە دڵنیاییەوە پەیوەندیکردن لەگەڵیان لەلایەن سەرۆکی ئەمریکاوە گرنگی خۆی هەیە. بەڵام منیش وەک تۆ کاکڕانکۆ وەڵام منیش بوومە ینی من کاک مەسعود بوومە یان کاک بافر بوومە لەوانە بە حەز نەکەم وەڵامی ئەو تەلەفۆنە بدەمەوە، چونکە ناتوانانی بڵێ چی یان نەڵێ چی بەڕاستی. بەڵام ئەمە نیشانەی پێگەی حکوومەتی هەرێم و قوارەی هەرێم نیشان دەداتن. کورد بەگشتی بەڕاستی کاکڕانکۆ بژاردەت زۆر نییە، ینی تۆ بوونێک نی کە مەسەلەن بەبێ بوونی ئەوانی دیکەەوە بتانی خۆت بپارێزی، دەتوانی شەڕ بکەیت، دەتوانانی مقاومەت بکەیت، بەڵام دوجار ئەمریکایە کە دەتوانێت بتپارێزێ و دەتوانێت بتهێڵێتەوە. لەبەرەوە دیاریکردنی بەرە لەوانەیە زۆر زەحمەت بێ بەتاوێتی بۆ ئێستا. من پێم وایە لە ڕووی دیبلۆماسیەوە حکوومەتی هەرێم هێزە کوردستانیەکان یەکێتی و پارتی مامەڵەیەکی زۆر عەقڵانە دەکەن لەم پرسەدا ئێستاکە کە نەچوونەتە بەرەی ئێران و ئیسرائیل و ئەمریکا نەچوونەتە بەرەی ئێران، ینی پێیان دەربڕینەکانیان با بڵێن ئەو بانگەوازانی کە دەیکەن ئەو قسانەی کە دەیکەن لە میدیاکانە هەموو باسیەوە دەکەن کە ئێمە دەمانەوێت لایەنێکی بێلایەن بین لەم پرسەدا. تێوەگلانی ڕاستە و خۆی هەرێمی کوردستان بە ڕاست نازانم بە باش نازانم، بەڵام تۆ حەز بکەیت و حەز نەکەیت تێوەگلاوی، مەگەر ئەوە نییە ئێستا کە درۆن و موشک دەندرێ بە هەرێمی کوردستانەوە. سعودیەش وای کرد، ئیماراتش وای کرد، هەموو ویستیان بێلایەن بن، بەڵام دوجار ئەوە لە ڕاستیداەوە ئێرانە کە لێ ناگەڕێتەوە بێلایەن بی لەو پرسەدا و هاوکاتیش ئەمریکاش نایڵێتەوە بێلایەن بی. ئیدی تۆ دەبێت دوجار بڕیار بدەیت لە کام بەرەی، لەم بەرەی یان لەو بەرەی. من بۆ خۆم پێم وایە بەرەی ئێران بەرەیەکی دۆڕاوە بکەویتە بەرەی ئێران دەدۆڕێ.
بەڵام بەرەی ئەمریکا ئایا بەرەیەکە کە هەتا دنیامە دیفاع لێ دەکا دەپارێزێ من پێم وانە بەڵام گرنگە تۆ لەو گەمانەدا بەشدار بی بەڵام تۆ دەبێ ئیش لەسەرەوە بکەی کە دوزار خۆت بتوانانی خۆت بپارێزی. دکتۆر ئەوە تا دەڵێن هەندێک وڵات کە بنکە ئەمریکیان تێدا بووە ینی بۆ نمونە قەتار ئیمارات ینی بەحرین کوێت ئەمریکانی توانێ بیان پارێزەوە پێویست سعودیە تێنەگەیشتم کاگرانکۆ ببرە وڵای دەوترێ سەرڕێبوونی بنکە ئەمریکی لە هەندێک وڵاتانی کەنداو کە پارێکی زۆریش دەدەن بە ئەمریکا پارێکی زۆریش سەرف دەکەن خەرز دەکەن هێزی گەورەشیانێ بەڵام وتە ئەمریکا ناتوانێت بیان پارێزێ ئاستان بنکەکانی خۆی بۆ نایان پارێز من ببوورە کاگرانکۆ من پێم وانێ کە ئەمریکا نایان پارێزێ ئەوە نیە لە ئاسمان و لە ڕێسمان و لە عەرد و لە زەوی و لە بە موشک و بە فڕۆکە و بە هەموو شتێک لە ئێران دەدا دانوێت زەوە زیاتر چی بکە ینی خۆ قابلێت دۆناڵد ترەمپ نایەتن مەسەن ئاوا دەستی خۆی بەرز کاتەوە موشەکی ئێرانی بگرێتەوە خۆتۆپانێ بەشداری بێتە ناو مەلعەبەکە هەنا ئەوەی ئێستاکە ئەو چەکانەی کە سعودیە و ئیمارات و ئەوانە بەکاریێن هەرچەکی ئیماراتی یان چەکی ئەمریکیە ڕاستە ئەوان خۆیان کڕویانە بەڵام ئەو چەکانەی کە بەکاردێن چەکی ئەمریکین ینی و ئەمریکا چەشی داوە پێیان کە بتوانێت بەرگری لە خۆیان بکەن. هاوکات لێدانی بنکە موشەچەکانی ئێران لێدانی ئەو کارخانانەی کە درۆن دروست دەکات لە ئێران بەشێکە لەو پارێزگاریکردن لە وڵاتانە یعنی تۆ ناتوانانی بڵێ چی پێ دەڵێن سوپای ئەمریکا ئێستاکە بەس بەرگری لە خۆی دەکات نەخێر بەرگری لە خۆشی دەکات بەرگری لەوانیش دەکاتن بەرگری لە ئیسرائیلش دەکات و بەرگری لە کوردستانیش دەکاتن مەگەر ئەو درۆنانی کە هاتون بەشی هەر زۆرن لە ئاسمانەوە نەتەقێنراتەوە تۆ ناتوانانی بڵێ ئەمریکا دەستەوەستان وەستاوە ئەمە ڕاست نییە ئەمە چاوەشەکردنی ڕاستیەکانە بەڵام ئێرانیش توانای هەیە کاکە خۆ ئێران ناویچێ بە زمانی بازای خۆفشەنی ئێرانیش ئەوەی هەیە ساروخ دەنێرێ درۆن دەنێرێ لەو درۆنانە بەشێکی بە وڵاتانە دەکەوێت بەڵام بەو شێوەیەش نییە من دوێنێکە زیاتر لەگەڵ خوێندکاری خۆم چکە من لە ئیمارات 4 ساڵ کارم کردو مامۆسای زانکۆ بوومە زیاتر لەگەڵ خوێندکاری خۆم قسەم کردووە وەڵی معنەویاتیان زۆر بەرزە پێیان وایە لە شەڕەکەدا دەبنەوە پێیان وایە ئەو شتانێک کە ڕوو دەدەن بەشی هەرە زۆری مەسەلەن با بڵێن شەزای ڕۆکێتەکانن دەکەونە سەر عادی و لە میدیا گەورە دەکرێن وشتیوە وەڵی زۆریان بە پێکەنینەوە قسەیان دەکرد زۆریان ینی بەوە قسەیان دەکرد کە ئەمە شەڕێک بوو هەر لە پێشمان بوو دەبایە بکرێ و ئێستا کە کراوە پێیان ناخۆش نەبوو مەسەلەن. سپاس دەکەم دکتۆر بە کورتی دۆخەکە بۆ کورد پرسیاری یەکەمم دەگەڕێمەوە سەری لە ئایندا باش دەبێیان نا من پێم وایە باش دەبێت من پێم وایە ئەگەرەکانی دروستبوونی ئەزممویەک وەک ئەزمموی باشوور و ڕۆژاوای کوردستان لە ئێرانە زۆر واریدە ئەم ئەزممونە دروست دەبێت من پێم وایە ینی ئەم قسەیە دەکەم لە هیچ شوێنیش دیکە نەم کردووە ئەگەر ڕژێمی ئێرانیش نەڕوخێ من پێم وایە ئیسرائیل و ئەمریکا دابڕێک دروست دەکەن لە نێوان ئێران و عێراقا ئەم دابڕە کوردستان دەبێ عەرەبستان دەبێ بەلوچستان دەبێ یعنی لە ڕێگەی بەلوچستان و عەرەبستان و کوردستانەوە جارێکی دیکە هیلالی شیعی دەپسڕێنن ئەو هیلالی شیعیە کە ئێستا لە سووریا پسڕێنراوە ئەوە دەکەن دەوڵەتێکی لەرزۆک و لاواز لە ئێران لەوانەیە بمێنێتەوە ئەگەر با بڵێن ئەو دەوڵەتێکی ئێستا جمهوری ئیسلامیش بمێنێتەوە بەڵام ئەزمموونێک لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەبێت دروست بێ دەبێت جوگرافیەن ئێران بچێشرێتە دواوە دەبێ ئەزمموی هەرێمی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان دروست ببێ ئەگەرەکانی زۆری شەیەکە عەرەبستانیش دروست ببێت چونکە ناوچە نەوتیەکانی ئێران بەشی هەرە زۆری لە عەرەبستانی ئێراندایە ئەم ناوچانەی لێدا ببڕێ ناوچەی خەلیزیش من پێم وایە ئەمریکا بۆ خۆی کۆنتترۆلی دەکات ینی ناوچەی ڕۆژهەڵاتی خەلیز بۆ خۆی کۆنتترۆلی دەکات بۆ ماوەیەک ئیدی چی لێ دێتەوە من نازانم بەڵام دەبێ ئێران ئەو ئێرانی جاران نەبێنێ ئێرانێک بێت کە هەڕەشە نەبێت لەسەر ئیسرائیل هەڕەشە نەبێت لەسەر وڵاتانی خەلیز بەڵام
ئەگەرەکانی ڕوخانیشی هەیە ئەگە بڕوخێ باشتریشە بەڵام لەوانەشە نەڕوخێ. جا دکتۆر تۆ لە کۆتایی قسەکان تا دەڵی لەوانەیە بڕوخێ یەک کۆمەڵ پرسیاری دیکە بە من دروست کرد هەوڵ دەدەین لە بەرنمەی دیکەدا پێکەوە گفتوگەی و پرس و باس بابەتە بکەین. سپاس دەکەم بەڕێز دکتۆر شێرکۆ کرمان توێژەری سیاسی مامۆسای زانستە سیاسیەکان لە زۆر زانکۆی ئەم جیهانە بۆیە ناتوانم تەنها بڵێم لە فڵان زانکۆ. سپاس دەکەم سپاس بە بەژاریکردن لەگەڵمان.